بارز مشغل لسر أو روجاوي كدويني رويدا ل روجاوي كردستان حزا كين تروانيني إيوه بزاني دست بەڵێ زۆر بەخێر بێن لە ڕێی دوورەوە هاتوون بەخێر بێن. زانی کێشەی کورد کێشەی هەموو ئینسانێکی کوردە، یعنی هەموو یەکێک لە ئێمە پێمان وایە بەشدارین لە هەم کێشەکە هەم مەفروزە دید و سەرنج و تێڕوانینی خۆمان بۆ تێپەڕاندنی کێشەکە. ئەم کێشە تەنها کێشە حیزبێک نییە، هی گروپێک نییە، دەستەیەک نییە و نەتەوەی کوردیش بەڕاستی کەسی ڕانەسپاردووە لە بریتی ئەو مامەڵە بە کێشەکەیەوە بکە. ڕاستە برادەران لەوێ زۆر ماندوو بوون و زۆر چالاکن و تەنزیمی زۆر باشیان هەبووە و توانیویانە ئیداری ناوچەکانیان لە 2014 تا ئیستە بکەن، بگرە پێشتریش لە 2011 تاکو ئیستە توانیویانە. بەڵام گلەیی ئێمە یان تێڕوانینی پێچەوانچکە لە سیاسەتا گلەیی نییە، تێڕوانینی پێچەوانە ئەوەیە من پێم وایە و بە گوێرەی زۆر بەڵگە و منطقیش ئەکرا باشتر بواە. ئەم بە ئەمەی ئیسەکە ئێمە ئیبینین دەرەنجامی پرۆسەیەکە کە بەم شێوە هاتووە و نەتیجەکەیشی بەڕاستی حتمی بووە. یعنی ئەکرا هەر لە سەرەتای 2011 چەند جاری تریش قسە لەگەڵیان کراوە، باس و خواست ئەکرێ بە شێوازێکی باشتر پرۆسەکە بەڕێوە ببرایە و نەتیجەیەکی جیاوازتریشی هەبووە. باشە ئێوە لە پۆستێکتان ئەڵێن کورد دۆڕاوە، مەبەستر لەم دۆڕانە چییە؟ یعنی بۆچی مەزلوم عەبدی لە کورد جیاکەنەوە؟ زانی هیچ کەسێک لە ئێمە نە من نە تۆ نە کاک مەزلوم نە هیچ کەسێک لە ئێمە ڕاستپێراوین بۆ ئەوەی قەزیەی کورد کێشەکە بەرەو ئاستێکی بەرزتر بین، نەک بیهێنی نەخوارەوە بۆ ئاستێکی نزمتر. یعنی تۆ وەرە سیرکە لە 2011 گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان قوربانیەدا هەزاران شەهید و لە کوردستان پارچەکانی تریش هەر هاوکاریان هەبووە و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پشتیان بووە. من ئەکرێ جارێکی تر بگەڕێنەوە بۆ سەرەتای ئەوەی کە بڵێن باشە لەم ماوە دوور و درێژە یەک مبادرە، یەک دەست پێشخەریەکی نەتەوەیی هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەوێ. یعنی ئەم برادەرانە غەیری بەرگریکردن، غەیری هاتنە ناو کایەکە بە شێوازێکی شۆڕژگێڕانە. ئەم مۆدیلە لە خەبات هاوتا نەبوو بەو مۆدیلەی کە پێویست بوو ئیسا ئەگەر سەرکردایەتی ڕۆژئاوا پێویست بوو دەستپێشخەریەکی مێژووی هەبوایە بۆ چارەسەری کێشەی. پێت وایە دوای ئەم پرۆسەیە یعنی کورد هیچ دەستکەوتێکی نەبووە؟ چۆن یعنی ئەگەر کورد دۆڕاوە بۆچی ئەحمەد شەرع ملکەچی بە ڕێکەوتن کرا؟ چۆن ناچار بوو کە ڕێکەوتن بکاتن؟ ئەمەش دەستکەوت نییە بوو کورد؟ نازانی چۆنە خۆی شت ڕێژەییە. ئێمە کاڵین دۆڕایە تۆڵە کە تۆ پێ دوایە بردوێتی ئەم بابەتانە ڕێژەیین. ینی قسەی ئێمە لە کات ئێمە چیمان لە بە پێدراومان هەیە، ئێمە لە جیهانی چیکردنەوەی سیاسی پێدراومان هەیە. ئێمە مامەڵە لەگەڵ چی ئەەکەین؟ مامەڵە لەگەڵ کۆمەڵێک پێدراو سەرەتا تەحلیل و نەتیجە. ئاوایە پرۆسی سیاسی کە ئێمە تەحلیل یەکەین. سیرکە کورد خاوەنی قەوارەی خۆی بووە، خۆی بڕیار دەربووە، خۆی لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی مالیەوە، حتا لە هەموو ڕووەکانی تر خۆی بڕیار دەربووە. ئیسە کورد سیادەی هەیە لەوێ. دوای ئەوە کە ئەچێتە ناو ئەو پرۆسە سیادەیەکی ئەمێنێ، بڕیاری ئەمێنێ، قەوارەی ئەمێنێ. یعنی تۆ سەیری کاڵێ ئێمە ڕازی بووین بە هەڵوەشانەوەی قەسەد و هەروەها بە هەڵوەشانەوەی ئیدارەی ذاتی وانە و هەموو دەستگا و دامەزراوەکانی تایبەت بە ئیدارەی ذاتی و ئیندیماجی کامل. ئەزانی من کێشەکەم لەگەڵ چی؟ کێشەی من لەگەڵ هەڵبژاردننی وشەی ئیندیماجی و تێکەڵاو بوونە. ئەم وشە باگراوندێکی قوڵی ئیمپریالیستی هەیە. من تێناگەم یعنی خەڵکی کورد بۆچی ڕازیە بن بەوەی کە تیۆرێک کە کاتی خۆی فەرەنسیەکان لە جەزائیر کردویانە، جەزائیریەکان 1 ملیۆن شەهیدیان نەئەدا ئەگەر وشەی ئیندیماج نەهاتایەتە ناو فەرهەنگی ئیمپریالیزمی فەرەنسی. پێت وایە دوای ئەمە ئیندیماج تێکەڵاو بوون، ئیندیماجی قانونیە، ئیندیماجێکی شارستانی و فەرهەنگیە. یعنی ذاتی ئەم تاکە کووردە، ئەم زاتە، ئەم نەتەوە جیاوازە ئەبێ ئیندیماج و تێکەڵاو بوون و گونجاندن بکا لەگەڵ چی؟ لەگەڵ قەوارەی دەوڵەتی ئیستیش خۆی بەخۆیڵی دەوڵەتی عەرەبی سووری. یعنی وەرە ئەم شۆڕشەکە کراوە بەعسیەکان پێشتر کە ناویان ناوە عەرەبی سووری، ئیسەش ئەو ئامادە نییە لە یەک گوشەی پاشەکشە بکە هیچ بە هیچ شێوەیەک. ئەی کورد چی کرد باە باش بوو؟ ئەگەر خودی بەڕێزت لە شوێنی مەزلوم عەبدی بای چیت ئەکرد؟
ئەزانی قسەیەکی کوردی هەیە ئەڵێ خنجێر یعنی ئەڵێ خاکەنازە قوڕ بەدەستی کەسێکی ترەوە بەلای تۆ سووکە ئەم من ناڵم ئەرکەکەی ئەو سووک بووە فەرقەکە ئەرکەکەی ئەو قورسە بەڵام ئەوان ئەبێ دان بەوە دابنێن تا ئێرەیان توانیوە نابێ بفرۆشرێتەوە بە کورد کە ئێمە دەستکەوتمان بۆ کورد یعنی فەرمو ئەگەر کاک مەزڵوم کاک فلان کاک بۆکو چۆن لە عێراقیش کاک ئەلف و باوجیم ئەچێ بێ بە وەزیر بۆ کورد سوودێکی هەیە زیاتر لەمە خۆڕاگری هەبووایە کورد لە ڕۆژئاوای کوردستان بوونمونە سعودیە میسر تورکیا حتا ڕۆژئاوا و ئەمریکاش زیاتر لە ئەمە پێیان ئەدا چۆن بێشک تۆ کاتی خۆڕاگری سێری کە ئیسە ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دە بەردەم هاوکێشەیەکی زۆر ئاڵۆزایە هاوکێشەی چییە هاوکێشەی سەر لە نوێ داڕشتنەوەی مەشهدی ئەمنی و مەشهدی حتا بنیانی دەولی لە ناوچەکە ئەم بنیانە دەولیە هەرەسی هێناوە لەرزاوە ئەزانی کە لەرزاوە ئیسا کێ زیرەکترین جیلی ئیسە لەبەرەوە ئەوان دەوڵەتیان هەیە سونەکان دەوڵەتیان هەیە سپۆنسەری هەنگاوەکانی ئەحمەد شەرعەکەن ئەمە ئەزانین بەڵام من وەرە لە تۆ پرسم لە هەموو نەتەوەی کوردە پرسم باش ئێمە سونە نین با ئەنیە دەوڵەتەکانی دنیا لەسەر ئەساسی چی هاوکاری بەرامبەرەکانیانەکەن خۆمە پرۆژەیەکی خێرخوازی نییە دەوڵەت پرۆژەی خێرخوازی نییە لە بەبێ بەرامبەر هاوکاری بکە من پێم وایە ئەگەرە و عینادە سیاسیە نەبێ لەگەڵ تورکیا خۆی بە سپۆنسەری سەرەکی سونە ئەزانێ لە شەرقی ئەوسەط باشە تۆ بۆچی لە ڕووە مەزهەبیەکە لەگەڵ تورک دانانیشی ئەمە یەک دوو بۆچی لە ڕووە نەژادیەکە لەگەڵ ئێران دانانیشی منم پرسیارە لە سەرکردایەتی سیاسی کوور دەکەم لێرێش و لە هەموو پارچەکانی تریش ئێمە ئەبێ زۆر پراگماتی بین من نەزانم ئەوە نەیانتوانیوە بەڵام لەگەڵ کی ئەو نەیانتوانیوە لەگەڵ نیزامێکی ئەزانشی سەیری کە هەر ئەحمەد شەرع خۆی وانەیەکی گرنگە بۆ کورد باش ئەحمەد شەرع بەشداری لە هەموو کردەوەکانی قاعیدە کردووە لە عێراق وانە لە سووریاش وانە باش ئەو چی کرد چۆنی توانی بە چ سیحرێک توانی بێتەوە پێشەوە جارێکی تر خۆی تەقدیم بکاتەوە خۆی پێشکەش بکە و جێگەی قبوڵیش بێ لە کاتێکە ئەمریکیەکان و ترامپ بیزاد لە سەردەمی ترامپ کە بە یەکێک لە هەڵوەکان ناسراوە ئەسڵەن ڕادیکاڵ و ئەوەیشە باش ئەو چۆن ئەوی قبول کرد لەسەر چه ئەساسی چی کرد کام کۆدەی دۆزی باش ئەرکی ئێمە ئینسانی کورد مشکلە ئەوەیە یعنی بڕۆ سەیری کە ئەوە بە فەردە دکتۆرا بینی یعنی هەر کەسە بینی ئەڵە من دکتۆرم و دکتۆرای هەیە دالێکە نێبێت باشە لەم هەموو لەم فەردە دکتۆر لەم شلیفە باشە ئێمە 100 کەسمان هەیە بیرمان بۆ بکاتەوە یەک سەنتەری لێکۆڵینەوەمان هەیە پێمان بڵێ ڕێگاکانی دەرچوون لەم قەیرانە ئەمەیە دراسە و بەڵگەی هەبێ لەگەڵ احترامی زۆرمان میلەتی کورد میلەتێکە هێشتا نەهاتوتە ناو مێژووی هاوچەرخ و میلەتێکی نەخوێنەوارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا پێگەی کورد پێگەیەکی زۆر هەستیاری هەیە ئەوە تا ئەبینین لە باکووری کوردستان پرۆسەیەکە کە کورد ئەڵێت پرۆسەی ئاشتی و کۆمەڵگای دیموکراتیک ئەو پرۆسەی تێکەڵکردنەوە لە سووریا گرێدراوی پرۆسەکەی ئاشتی نیە لە تورکیا یعنی وەکو وتم کورد ئێستا لە دۆخێکی زۆر هەستیار و مێژوویدایە لەوانەیە بوو ئەوەی پەلەیان کردبێ یان خۆراگیریەکەی ئەوەی کە جەنابەت باست کرد وەستان دەبێتن لەبەر ئەوە کە لە داهاتوودا پێگەی کورد بەهێزتر بێتن لە پارچەکانی کوردستان دوای شەڕی ئێران و ئەمریکاش زانی چۆنە خۆ ئێمە ناتوانین فاڵ بگرینەوە یعنی سیحرکەین بڵێن لە نەتیجە ئەوە ئابێ ڕاستی وتم لەگەڵ پێدرا و مامەڵاکەین ئێمە پێدراوەکە چییە ئەوەیە ئیسە کورد سەروەری خۆی لە دەستداوە قەوارەکەی لە دەستداوە لە بەرامبەر چی لە بەرامبەر بکرێتە ڕاوێژکاری کەسێک کە هەر ئیستا حاڵی حاضر عالەمی شیعی دژێتی تۆ ئەوەش بزانە ڕاستە ئیسا ئەمریکا پشتیوانێکە لە لیستی تیرۆر دەریانە هێنێ دوای ئەوە سعودیەکان ئەمە بەڵام تۆ نابێ ئەوە نابێ قوڵایی دیموگرافی ڕەچاو نەکەی باشە تۆ چۆن هەموو هێلکەکان تەخەیتە سەبەتەی ئەحمەد شەرع لە کاتێکە ئابینی عالەمی شیعی دژی ئەوە نەخۆ شیعە ژمارەیەکی کەم نییە شیعە ژمارەیەکی ئەزانی چۆنە ئەزانی چی ئێمە تۆ ناچارمانەکەی وەکو یەک پاکێت سێری کوردکەین کە دێت تۆ ئەی بیتەوە بۆ باکوور کە من کەمترین تێڕوانینم لەسەر باکوورە قسەم لەسەر نەکردووە قەت کە نازانم قوڵایی بابەتەکە چۆنە و ڕەهەندەکانی لەکوایە
دەزانی ئێمە ئەبینین لە بەرچاوی خۆمانیش ئەبینین کورد ئێستا گەیشتوتە قۆناغێکی تر و قەناعەتێکی تر، ینی لە هەردوو پارچە ئەبینین واز لە چەکیان هێناوە حەزەکەن خەباتی سیاسی بەردەوام بکەن، حتا مەزلوم عەبدیش زانی چۆنە خۆی کورد لەبەرەوەی خێڵە ئەم پێک هاتە شارستانیە نابێ ڕەچاو نەکەی. کورد و سیفەتی زۆر خەتەری تایە. یەکەمیان ئەوەیە کە خێڵە، خێڵ خەیاڵی بچووکە. مادەم خێڵە بچی ئەمە با بڵێن لە 2011ەوە کورد شەڕ ئەکات، ئەی بوو بە دانوستاندن حەلی نەکردووە کێشەکانی خۆی، مافەکانی خۆیان بەدەست نەخست. هەر لەبەرەوەی کە خێڵە، هەر لەبەرەوەی کە خێڵە سەیری کە خێڵ خەیاڵدانی بچووکە، خێڵ ئۆپشنەکانیشی کەمە. یەکەی یعنی ئیستا ئەگەر بێت و هەمیشە لە سەیری ئەو نخبەی کۆمەڵگەی کوردی لە فەیسبووکن وانە، یعنی سێرەی لە فەیسبووک ئەڵێ بۆچی سەیری کە زۆر جار محاسبەی سیاسی تەکا بە عەقڵی عەشایری. یەکەی ئیستا ئەگەر بێڵە ئەحمەد شەرع پێشتر تیرۆریست بۆ، ئیستا تۆ چۆن مامەڵی لەگەڵ عەقڵی وا پێشکی. بەڵام لە کاتێکە ئەمریکا مادەم پراگماتیزمە و سیستەمە و قانون زەبط و دیسپلینەکە، ئەی سێرەکی ئەمڕۆ ئەحمەد شەرعی قوبوڵە، بەیانی ئەوی قوبوڵ نییە. ئێمە وەکوتم دوو مەترسی زۆر گەورەمان هەیە لە هەموو پارچەکانی تر. یەکەم کورد نەیتوانێت ببێتە نەتەوەیەکی ستاندارد، ئەمە مشکیلەیە. لەبەرەوە چیمان نییە؟ ئامانجی هاوبەشیشمان نییە. ئامانج ممکنە ئامانجی کوردانی ڕۆژئاوا ئەوە بێ ئەحمەد شەرع بڵین مەزلوم عەبدی ببێتە ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆمار. تۆ سەیری ئەم پۆستە بچووکە، ئەم خەیاڵە بچووکە، لەبریەوەی تۆ ئامانجی دروستکردنی دەوڵەتی نەتەوەی خۆت بێ. ئەو هەر لە سەرەتاوەڵێ من نەتەوەیی نیم، ئەزانی ئەو ئۆپشنە. بەڵام ئایا خێڵی کورد یەک ئامانجی هاوبەشی هەیە؟ ئەمە یەکێک لە مشکیلەکان. مشکلەی دووەم ئەوەیە کە کورد ئەمنی قەومی نییە، نایزانێ. ئەمنی کورد نازانین ئێمە چۆن دروستیکەین و چۆن گەشەی پێ بدەین، چۆن بیپارێزی. بەدیدی ئێوە کورد لە ڕۆژاوای کوردستان چی بکردەوەی باشە کە بگات بە ئەو دەستکەوتەی کە جەنابەت باسیەکە؟ زانچی ئێمە لە 2011 ئەو کاتە لە کوردستان بۆ تارێکمان زنجیرەیە و تارمان نووسی کورد بەرەو دەریای سپیناوە ڕاست. یەک نمونەی بەسیط ئیسا لە سویدا لە سووریا بە گوێرەی ژمارە، بە گوێرەی قورسایی دیموگرافی و بە گوێرەی واقعی سیاسیش دروزەکان زۆر کەمترن لە کورد. باشە، بەڵام خیتابی سیاسی ئەوان ئیسەیش داوای سربەخۆیی و جیابوونەوەکە. بۆ ئەوان ئامادە نین لە ناو خۆشیان نەوعان هەم عەرەبن، هەم کەلتورەکەیان، هەم نەریت و ترادیشناڵیشیان. ئەوان بۆ ئامادە نین ئیسەش بچنەوە ژێرباڵی. ئەو ئەگەر بابەتەکە دینێ خۆتۆش زمانت هەیە، دین و زمان دوو کۆلکەی قەت پێک نەگەیشتون لەم بابەتەی سووریا. یعنی ئەوان بۆ بە پاڵنەری دین ئامادەنین بچنەوە ژێر دەسی ئەحمەد شەرع. تۆ بۆ زمانەکەیش و جیاوازە لە کاتێکا تۆ خۆش و بە ئەلمانیە زانی. یعنی یەکێک لە کێشە فکریەکانی تر، یەکێک لە کێشە گەورە قوڵەکان ئەوەیە ئەم برادەرانە لەلایەکەوە خۆیان بە ئەلمانیە زان لەولاوە چێ لەگەڵ هێزێکی دینی دانیشێ و لە تەنیشتیا و هاوکاریە بێ و خزمەتیەکا و ئێمە زەحمەت نەبێت تۆ چیت، یعنی تۆ وەرە پێناسەی خۆت بکە. کورد ئەبێ پێناسەی خۆی بکە، پێناسەی نەکردووە ئیسا نە لە ڕووی سیاسی و نە لە ڕووی ئەمنی. تێگەی لەبەرەوە جا خەیاڵیشی بچووکە، ئۆپشنەکانی بچووکن، نایزانێت چی بکە، نازانێت. ئیسا بۆکو چی وایە ئەم واقعە تازە من هەمیشاڵێم ئەگەر ئۆتۆمبیلێکی 2026 ئیسا لە کۆمپانیا دەربچێ بیدەنە دەستی کەسێک کە شۆفێری نەزانێ، خەتای ئۆتۆمبیلەکە نییە، خەتای شۆفێرەکەیە کە دەعمی پێیەکا و خەڵکێکیش ئەکوژە و کارە سات دروستەکە. واقع نێو دەوڵەتێکە تەواو گونجاوە بۆ هەموو هەنگاوێک، بۆ هەموو هەنگاوێک لە هەر چوار پارچەی کوردستان. بەڕست ئەڵێ مەزلوم عەبدی سەرکەوتووە، حەزەکەم چەند نمونەیەکی بە باڵگە کۆنکرێتی بێنی لەسەر ئەوەی کە بڵێن مەزلوم عەبدی سەرکەوتووە. چ نمونەیەکت هەیە؟ یەکەم نمونە ئەوەیە مەزلوم عەبدی ئینسانێکی سادە بوو. هاتۆ سێریکە هەموو ئامانجی کەسایەتیەکی سیاسی سەرەتا بەهێزکردنی پێگەی خۆیەتی. مەزلوم عەبدی توانی سەرکەوێ پێگەی خۆی بە قووەت کردووە. من نەمەناسی ڕاستی پێش شۆڕشی سووریا، بۆ نمونە تۆ نەتەناسی ئینسانی کورد نەیانەناسی، بەڵام ئیسا مەزلوم عەبدی ژمارەیە وانە خودی خۆی بەکارهێنانی ئەو سەرمایە گەورە لە پێناوی بەهێزکردنی پێگەی خودی خۆی. ئەمە یەکێک لە مواسەفاتە زۆر گرنگەکانی ئینسانی سیاسیە.
تێگەی توانیوێتی خۆی پێگەی خۆی بەقووەتکە پەیوەندیەکانی زۆر فراوان بکە. ئیسە بۆ نمونە لە هەرێمی کوردستان مەزلوم عەبدی قبول کراوە لای سەرکردایەتی سیاسی کوردستان جەنابی کاک مەسعود پێشوازی لێیەکە و لە سووریا لەگەڵ ئەحمەد شەرع لە ناوچەکانی تر لەگە زۆر شوێن یعنی وای کردووە بێ ئەوەی خەڵک دەنگی پێدابێ کە ئەمە خاڵێکی مهمە بێ ئەمەی خەڵک ڕای سپارد بێ ئەمانەتیان پێدابێ وەکو نوێنەری نەتەوەی کورد کە قسە ئەکا قبول ئەکرێ کەوابێ ئەو توانیوێتی سەرکەوتن بەدەست بێنە. خاڵێکی ترکە جەناب تەڵی بەڵگەیەکی تر ئەوەیە کە لە ئەنجامی ئەم هەوڵدان و هاتن و خۆماندووکردنەی خودی خۆی ئیستا لە کۆشکی کۆماری دەسەڵاتدارە بێ بتەوێ نەتەوێ تێگەی لەبەر ئەو ئینسانی سیاسیش ئامانجەکەی چی ئەوەیە بگاتە دەسەڵات هەموو پرۆسەیەکی سیاسی ئەوەیە. بەڵام ئایا ئەم ئامانجە ئامانجێکی خودی خۆیەتی یا ئامانجی کۆی نەتەوەی کووردە؟ مەبەسم کە ئەڵێم خۆی تەنها مەزلوم عەبدینە ئەو سیاسەت مەدارانش کە لە کوردستانی باشوور ئەچن لە بەغا پۆست وەرەگرن پلە وەرەگرن چی لەسەر ئەساسی خەونەکانی نەتەوەی کورد ئەبنە نوێنەری یعنی لە ڕووی فەرمیەوە ئەبێتە نوێنەری نەتەوەی کورد ئەی لە ڕووی واقعیەوە ئایا فعلەن خەڵکی ئێمە دەنگی داوە بەم کەسە بیزات بڕوا نوێنەری ئێمە بێ لە بەغا یان لە دیمەشق یان لە تاران یان لە هەر شوێنێکی تر. ئەگەر سەیری کەساتی مەزلوم عەبدی بکەین بە درێژایی تەمەنی هەمووی خەبات بووە لە دەرەوە خوێندووە وەکو تریشکە گەڕایەتەوە هەر لە خەبات و تێک و شاندا بووە لە چەندین جەنگدا شەڕی کردووە. یعنی ئێمە ئەتوانین مطلقا بڵێن مەزلوم عەبدی بوو کە ئەساتی خۆی و بەرزکردنەوەی خۆی ناس مەبەسەکە ئەوە نییە قەت. ئەنی مەزلوم عەبدی بەڕاستی ئەیتوانی کەسایەتێکی ئەکادیمی بە هەر حەقی بەسەر قەزی نەتەوەکەیوە نەبێ. ئەوەی کە هاتوۆتە ناو کای نەتەوەی ئێمە قسەمان لەسەر ذاتی خۆی نییە قەت کە پیاوێکی شۆڕژگێڕە ئەکادیمیە و هاوسەنگە و پیاوێکی قورسە. یعنی بڕیارەکانیشی ناتوانین بڵین بڕیارەکانیشی هەر لە پێناو ئەم مەبەستە بووە. سەیریکە ئەمە نەتیجەیە پێتەڵێم مامەڵە لەگەڵ نەتیجە ئەەکەم یەک دەستکەوت بۆ کۆی نەتەوەی کورد باسی فەرهەنگ ناکەم بابەتی فەرهەنگی ینی سەیریکە ئیسە ئێمە لە هەفتە ینی کەوابێ لە دوای چەندین جار ئەپدەیتکردنەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دوای چەند جار ئەپدەیتکردنەوە ئیسا کوردانی ڕۆژ ئاوا توانیویانە بگەنە ڕادەی کوردانی باشوور لە هەفتاکانە یعنی لە پێشتریش 45 ساڵێک لە ڕووی ئامانجی سیاسی و لە دواوە ئەگەر ڕازی بن تەنها بەوەی خوێندن بکرێتە کوردی و محافظێک کورد بێ و ئێمە کورد دووبارە ئەگەڕێمەوە بۆ ئەوەی من کێشەمان لەگەڵ ئەوایە کە کورد ناتوانێت هەڵسەنگاندن بکا بۆ دۆخەکە سەیریکە ئەگەر جەنابی کاک مەزلوم ڕاوێشکار نەبێ خۆی ڕئیس جمهور بێ باشە وەکوەی کە لە عێراقا ڕئیس جمهورەکان کوردن بەڵام چوارچێوە قانونیەکە دەستوریەکە کێدای ڕشتووە ئەو دەوڵەتە کە ناوی عەرەبی سووریە دوجارە بێتە فەرمانبەرێک لە چوارچێوەی ئەو دەوڵەتەی کە ناوی عەرەبی سووریە و عێراقیە وایە یاوانە ئایا ئەم دەوڵەتە ئەبێتە نوێنەری خەونەتەوەیەکانی کورد یعنی کێشەی ئێمە هەمان کێشەی دووبارە ئەبێتەوە ئایا ئیسەی سووریا لەگەڵ سووریای 2000 توانیوێتی چی جیا چۆن خۆی بک بە نوێنەری من لە کاتێکاڵە عەرەبی سووری و لە کاتێکا چی لە کاتێکە مافە فەرهەنگیەکانی یەک مافی سیاسی ودان پیانانێ هیچ مافێکی سیاسی و نیەتەوە باشە حتى ئەگەر مافەکەیش هەبێ وەکو لە دەستوری عێراقای کێشەی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ تعریفی قەزیی کورد ئێمە پێناسی کێشەی کوردمان کردووە تا ئیسە وەرە ئیسە ئەم حیزبانەمان هەیە کۆنگرەی نەتەوەیی کوردمان هەیە بۆ نمونە پێتەڵێ ئێمە هاتوین پێمان وابێ یان یەکڕابین یا ڕێکەوین لەسەر پێناسەیەک بۆ کێشەی کورد ئەگەر کێشەی کورد تەنها کێشەی فەرهەنگ بووە یعنی من بە پێچەوانەی ئەو خەڵکی کە پێیان وایە پێدانی ناسنامە و پێدانی ڕەگەزنامە بە کوردانی ڕۆژاوا ئەمە دەستکەوتە من پێم وایە نەخێر ئەمە تێکەڵاوکردنەوەی شتێکە توانەوەی قەزی کوردە لەناو چوارچێوەی دەوڵەتێکی بێگانە کە ئەسڵن ئێمە ئەبێ شەڕ بکەین کە سووری نەبین شەڕی ئێمە شۆڕشی ئێمە کێشەی ئێمە قوربانیدانی ئێمە بۆ ئەوەی عێراقی نەبین سووری نەبین کورد دەبێ کورد بێ کورد ئەبێ کورد بێ لە کوردستان بێ نابێ شەڕ بکەین بۆ ئەوەی لە عێراقا بین نابێ شەڕ بکەین بۆ ئەوەی هەڵگری پاساپۆرتی سووری بین ئەنجا ئەگەر پێمان وابێ ئەو مافە فەرهەنگیانە یا ئەو مافە قانونیانەی کە بە کورد دەدرێن لە سووریا
ڕێگەزنامە ئەمە دەستکەوتە ئەمە ڕێک 180 پلە پێچەوانەی هەموو خەونێکی نەتەوەی هەر نەتەوەیەکی خاکداگیر کراوە چونکە ئیسە ئیسرائیل ئەگەر بێت بە فەلەستینیەکان بڵێ من شونازنامە ئیسرائیلتانە دەمێدانتان پیانێم ئەمە کوفری نەتەوەییە ئەمە کوفری ئەمە معنای وایە کورد نەخوێنەوارە چۆن تۆ عەقڵ بەوە ناشکێت تۆ خاکی داگیر کراوە خاکی داگیر کراوە سیادە داگیر کراوە قەراری داگیر کراوە چۆن ڕازیت بەوەی ببیتەوە ئەی بۆ فەلەستینیەک ڕازی نییە ببێ بە هاوڵاتی ئیسرائیل کێشەکە ئەمەیە ئێمە چۆن بتوانین ئەو وشیاریە دروست بکەین ئێمە ئەسڵەن ڕازی نین بە تۆ ئەم بەسیتەوە بە قانونی ئەم بەسیتەوە زانی کە کاتێک ئەمکەی بە هاوڵاتی سووری معنای وایە هەر داوای مافێک ئەبێتە تەمەڕودی لە قانونە مادەم دەوڵەتەکە هی من بێ مادەم ئەوە کەوابێ هەر داوای مافێک ئەبێتە یاخیبوون لە ڕووی قانونیە ئەو کاتە سزاکەی جایە نابێتە جوڵەی سیاسی بەڵام ئەگەر ئەوەت پێ بە من نەدایە کەواتە دەوڵەتی من نییە کەواتە توام شۆڕشکەم ئەو فێڵ باستر بووە لە تۆ جام ئیسە پێم سێرە ئەحمەد شەرع لە کاتێکە کە زۆری ژیانی لە بەشێکی لە زیندانەکانی ئەمریکا لە عێراق و بەشێکی تری لە مەسلەی تیرۆر چۆن عەقلی بەوەشکان فێڵە لە کورد بکە بەڵام پێشتریش لە کانونی دووەمی ئەم ساڵ بوو پۆستێکی باڵایان بە مەزلوم عەبدیدا بەڵام ئەوە ڕاتی کردەوە دوای ئەوە بوو کە جارێکتر شەڕ ڕوویدا و دوای ئەوە شەڕەکە ئەگربەستی ڕاگەیاند و دوای ئەوە ئەو ڕێککەوت نەکرا کە ئەم تێکەڵکردنە دروست ببێتن ئێمە چۆن ئەتوان بڵێ مەزلوم عەبدی تەنیا لە بوو پێگەی خۆی بووە پێگەی کەساتی خۆی بووە زانی چی لەو پۆستی زۆر بەشتر لە ئەخر زۆر بەرزتر چییە هەر لە چوارچێوەی دەوڵەتی سووریایە کێشەکە ئێمە ئەمێ قائم بێ ڕئیس جمهور بێ حەچی بێ حەد ناونیشانێکی بێ لە ناو چوارچێوەی دەوڵەتە ئێمە کێشەمان لەگەڵ چوارچێوەی دەوڵەتەکەی لەگەڵ کێشەمان لەگەڵ مانە دەستوریەکانی سیادەی نەتەوەیە ئایا ئەم دەوڵەتە کە جەنابیانە بێتە ڕئیس جمهورتیایە وەکو ئیسە عێراق ڕئیس جمهورەکەی کوردە ئایا تعبیر لە مافی کوردەکە ئایا ئەتوانین بڵێن کورد خاوەنی دەوڵەتی خۆی ڕێزت پێت وایە دوای تێکەڵکردنی بەڕێبەری خۆسەر و هەسەدە لەگەڵ حکوومەتی دیمەشق مەزلوم عەبدی وەکو نوێنەری کورد چونکە ئێستا ئەو ڕاوێژکاری ئەحمەد شەرعە بەڵام بوو کاروباری کورد یعنی ئەتوانین بڵێن نوێنەری کوردە پێت وایە دوای ئەمە مەزلوم عەبدی بتوانێتن نوێنەراتی کورد بکاتن دەستکەوت بۆ کورد بێنێتن مافەکانی کورد مسوگەر بکات لە دەستوری نێوی سووریادا بە تایبەتی زمان ئەخر خۆی کێشەکە ئەوەیە تۆ پێ دوای بێ زمان ترۆپکی داخوازیەکانی کووردە کێشە لەم بابەتە لە ڕووە سیاسی و شۆڕژگێڕیەکەی نییە من پێم وتی هیچ کەسێکمان ناتوانین نیوەی ئەو بکەین کە کردوێتی نیوەی ئەو خۆڕاگر بین نیوەی ئەو بەتوانابین نیوەی ئەو ڕۆحیەتی شۆڕژگێڕیمان هەبێ ڕەنگە من هەر نتوانم بچم لە شەڕێکا ئەها کە ئەوە چێتە پێشەوە و شەڕەکە و گیانی خۆی فیداکە من ناتوانم وەکو ئەو بکەم بەڕاستی بەڵام کە ئەوەی کردوون ئەنجامەکە چییە ئەنجامەکە ئەوەیە ڕازی بووە بەوەی کە ڕاوێژکاری یەکێک لە ڕاوێژکردکە بۆ ئەحمەد شەرع ڕەنگە 50 ڕاوێژکاری ئەو یەکێکت لەمە ئەنجە تەنانەت ئەگەر بە ناوی کوردیشەوە بێ پێویستە نەتەوەی کورد ئەم مافەی پێ بدا ئەوەی پێ ئەمە یەک دوو لە ئەخیری هەموو بابەتەکە لە کۆتایی هەموو شتەکان ئایا ئەم دەوڵەتەی سووریا دەوڵەتی کوردە ئەمە پرسیار ئایا کورد گوتە خاوەنی دەوڵەتی خۆی لەم گۆڕانکاریە گەورەی کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کێشەی ئێمە ئەمەیە کێشەی ئێمە ئەوە نییە کێ پلەیەک وەرەگرێ کێ پۆستێک وەرەگرێ تەنانەت ئەگەر ڕئیس جمهور بێت تەنان هەرچی بێ حەد ناوێکی لێنی هەموو ئەندامەکانی پەرلەمانی عێراق کورد بن هەموو یاساکانی بە کوردی بنووسرێ پارەکەیشی هەر کوردی هەموو شتێکی کوردی بێ مادەم تعبیر لە نەتەوەی کورد ناکە دەوڵەتی کورد نییە کوردستان خاکێکی داگیر کراوە پێویستی بە میلەتێکی بە جورئەت هەیە ئیسا برادرانی پێیە دەگەیاندویان ئەو ئاستە پێویستە سیاسەتەکە دابەش بکەین یای شۆڕژگێڕی خۆمان دابش بکەین بۆ دوو بەش ئەوان با ئەوان کۆترەکان بن با کۆمەڵێک هەڵۆکان بن ئێمە ڕازینین بەوەی کە ئەوان کردویانە ئەو بڕوا لەگەڵ ئەمەش ئەسڵەن مووقیفی برادرانی پێیە دە بە قووەتەکە هەمومان ڕازی بین تەسلیم بین یعنی کە کۆن بوو لە ڕووی نەفسیەوە سیاسی ئاوای ئینسانی سیاسی دەوڵەت بە تایبەتی سروشتی وایە کاتێک کە زانی وەقعی ڕووداوێکی سیاسی لەسەر دڵ و دەرونی جەماوەر کەمە بێتەوە وردە سیر من یەک نمونەت پێڵم ڕەنگە زۆریش ئیمنان کرد بێت لە شۆڕشی کەزی ئەو تیرۆریستەی کە قژی کچە کوردەکەی بڕی
یەکەم جار زۆر مەترسی لەسەر بوو بەڵام ئەوانە زان کورد خێڵە دوای دووسێ ڕۆژ تااقەتی ئەنی پلانێکی نییە بۆ ئەوی مامەڵە لەگەڵم بابەتێک هەر بە عاتیفە زانی کە بەروی سەحری گوێژی نادە هەر کەسیش باسی ناکە وانە ئەم هەموو تووڕەبوونە بەڵام نەتیج بەس 2 ڕۆژ یان 3 ڕۆژ بوو تۆ پێت وە ئەوە سیاست نەبوو کە کورد هێناوە ئەم قوناغی ئێستا تۆ پێت ئەوەی خێڵ بووە من پێم وایە ڕویای خێڵە و خێڵ هەتاک و خێڵ لە ڕووی جەوهرەوە باسەکەم یعنی ڕەنگە سیاسیەکمان تیا هەڵکەوێ زۆر سیاسی بێیان حیزبێک زۆرتر بڕوایان بەڵام لە جوغز و چوارچێوەی عەقڵی خێڵ تێنە پەڕیوی بە هیچ شێوەیەک و لە ڕووی زانستی شۆتوین قسەی لەسەرکەینەمە کورد یەک دیدگای هاوبەشی نییە ئەمە یەک پێش بەرهینەکەش قسەمان کرد بەڵام ئایا زەرورە ئێمە یەک دیدگای هاوبەشمان هەبێ بێگومان نەخێر عەرەب دیدگای هاوبەشیان نییە و لە 11,000 کیلۆمەتری مربع لە قەتەر دەوڵەتی دروست کردووە بەڵام کورد بۆ ئەبێ دەوڵەتی نەبێ کورد ئەمە پرسیارە جەوهەریەکەیە ئیسە من لە تۆ لە میدیاکارێک لەیان لە هەموو کەسێک بۆ ئەبێ کورد دەوڵەتی یعنی سەبەب ئەبێ ئێمە لەناو لە ریزی نەتەوەکانی تر ئەوە فارسەوە چەرکەسەوە ئەرمەنەوە ینی بۆ ئەبێ بە تەنها ئێمە لەسەر ئەساسی لەسەر حسابی خاک و سیادە و نەفسیەتی ئێمە هەر ئێمە ڕازی بین بە تروحاتی ئەوە فەرموو بە ئێمە پێچەوانەی کەێنەوە جارێک ئەم شەو لە شەرقلەوسەد بۆین نووسی بۆ کابرایەکی تورک باشە بەسەر چاو ئێمە بینە براتان ئەردوگان تو بێبینە برە بەسەر چاو ئێمە بین بە براتان زەحمەت نەبێ جێیشەکەتان لە کوردستان بکشێنەوە دەوڵەتێک دروستەکەین و کاتە هاوتا ئەبینە برای تورک ڕازیە بنەوان بەو شێوە عەرەب ڕازیە بێ دەوڵەت ئۆردوو جێشی احتیلالی عێراقی و سووری لە خاکی کوردستان بکشێنەوە ئێمە دەوڵەتمان دروست کرد کاتە برای هەموو نەتەوەکانی پێش ئەوەی ئێمە دەوڵەت دروستکەین برای کەزنی بەڕاستی ئێمە ژێردەستین ئەوان سەردەستن ڕاستە ئیتر جاری وا هەیە شتێکە دەن لە ینی شتێک ئەدەن شتێک ینی ئەیانوێ ڕازیت کەن ئەیانوێ بتخەڵەتێن بەڵام من ئەمەوێ دان بەوە دابنیم هیچ داگیرکەرێکی کوردستان بەقەدەر ئەم ئەحمەد شەرعە لێزان و فێڵباز و ئەوە نەبووە فعلەن توانیوێتی کورد بخەڵەتێنێ زۆر سپاس.